هەنجیر یەکێک لە بەرهەمە تەواو جیاوازەکانی هەرێمی کوردستانە. جا هەنجیری ئاکرێ تەواو جیاوازە لە هەموو ناوچەکانی دیکە بۆ ناسراوە کە قەبارەی زۆر گەورەیە و تامیشی زۆر خۆشە. من ئێستا لە یەکێک لە بێستانەکانی گوندی گربیشی ناحەی دینارتەی سەر بە قەزای ئاکرێم. هاتوومەتە نێو بیستانە بۆی بزانین ئەم هەنجیرانە چۆن پێدەگات و چ زۆرێکیشیان هەیە لە نێو بێستانەکانی قەزای ئاکرێ. دەمێت کاک حەسەن وەربگرم. کاک حەسەن سڵاوت لێ بێتن. دەمێت پێم بڵێ سەرەتا ئەم هەنجیرانە کە پێڕادەگاتن ئێوە کە لی دەکەنەوە چی بۆ دەکەن چۆن دەیفرۆشن؟ خێرەوەتە سەرچەوەم ئەم بێژیرە لێت گەین بینە گومەرکە و گومەرێک بەنە هەولێر و سلێمۆنیەوە. باشە کاک حەسەن ئێوە لە سەرەتای پێگەیاندنی هەنجیریان پێڕاگەیشتنی هەنجیر چیلۆی بە چەند دەفرۆشن تا چەند خواستیشی لەسەرە لەیان هاوڵاتیانەوە؟ کیلۆی بە 5,000 خۆستێکی زۆری لەسەرە. باشە هەنجیری ئاکرێ چەند زۆری هەیە گەر بۆم ڕوون بکەیتەوە کامە زۆریان لە هەمووشی باشترە؟ وڵا 4-5 جووری هەیە زۆر جووری هەیە بەس هەمووان زووترە شۆکریە بێنۆتیە پۆیزیە ئەحیێوباگیە هەمووی جۆنتر شۆکریە قابۆرەکەی ماستەرە بەس هەژیری پۆیزی و بێنۆتی تۆمەکەی خوشترە. ینی شاکری قەبارەکەی گەورەترە بەڵام ئەوانی دی بەتامترە ئەوانی تر بەتامترە پۆیزی بێنۆت. باش ئێوە لەگەڵ لێکردنەوەی ئەو هەنجیرانە کە دەنێن بۆ پارێزەکەم ئێستا پلەکانی گەرما تەواو بەرزن چی دەکەم بۆ هەنجیرانە تێک نەچن کە دەینێرن بۆ ئەلوەکانیان بۆ پارێزگاکان؟ ئەو پلکۆنە دەدۆنینە سەرێ یۆم بنێ دۆژیر حال نابیتن خرۆب نابی تێک ناچیت مەبەستت پەلکی دارەکانی خۆیانە؟ پلکی دۆرەکەن. باشە کاک حەسەن لێرە ئێوە بێستانی خۆتان هەیە تەبان چەند ساڵە لێرە ئەو کارە دەکەن؟ وەڵا تقریبا 20 ساڵە 20 ساڵە زیاتر. باشە تا ئێستا هەبووە نەخۆشی زۆر بەهێز لە بەرهەمەکانتاندا بەتایبەت ئەم ساڵیشیز نەخۆشیەکەوە؟ ئەم ساڵیشە بووە گەڵێک یاریک وەریۆیە یارکی زود وەری ئەم ساڵە. ینی پێشەوەی بگێتن هەردەوەڵێ؟ پێشەوەی بەرهەم بێتن کارکێکی زود نانی کەوتە خۆرەوە. باشە هۆکار چییە وای لێ دێتن؟ وەڵا هەوایەکەیە و ئەوی کەمە و کەش و هەوایە ئەوە سەبەب. باشە کاک حەسەن لێرە ئێوە ساڵانە چەند بەرهەم چەند کیلۆ هەنجیر یاخود چەند هەنجیر بەرهەم دێنن یان دەیفرۆشن؟ چەند کیلۆ خودێ تقریبا نازانین بەس هەتا 4-5 تانە ساڵێ. باشە ئێوە بە کیلۆ دەیفرۆشن یاخود بە سندوق دەیفرۆشن؟ بە کیلۆ دەفرۆشی. بە کیلۆ دەفرۆشن؟ باشە هیچ هاوڵاتی هەیە لە پارێزەکان بەتایبەت سەردانی ئێرە بکات بۆ هەنجیر؟ هەیە زۆریش هەیە هەولێر زۆرە دهوک زۆرە ئاکرێ زۆرە هەمووی دێنە لێرە هەژی دەکرێن. باشە زۆر سپاس کاک حەسەن جان دەست خۆش بێەوەی گوێتان لێ بوو قسە یەکێک لەو جووتیارانەیە کە لە نێو بێستانەکان داوان ماوەی زیاتر لە 20 ساڵە کاری بەرهەمێنانی هەنجیر دەکەن لە سنووری قەزای ئاکرێ و بازەوە دەکات باشترین جۆری هەنجیر جۆری شاکریە کە قەبارەکەی گەورێ و شێوەشی جوانە. دەمەوێت باسی ئەوە بکەم لە جۆری شاکری جۆرەکەی وایە کە قەبارەی گەورەیە و جوانیشە بەڵام جۆرەکانی دیکە بەتامترن لە کاتی خواردنیە و لێرەش کە چیلۆی دەفرۆشن نرخی 1 کیلۆ هەنجیر لە گوندەکان 5 بۆ 6,000 دینار بەڵام تاوەکو دەگاتە پارێزەکان لە سەرەتادا نرخی دەگاتە 9,000 و 10,000 دیناری عێراقی.